وەرە وەڵڵاهی مامەجیان پاسەکانیش قەرەبارغ دەبی بەس ژیان وەها کوشرایە وەچی تەماتەچی بەسەر پادە دەست ملەتی مایە یعنی ئەگەر پێشتێ بە سێ بردبێت هەر بە سێ دەیبێ. وەڵی من پێت بەڵم من وجدانی خۆم مرتاحەکەم. ئێرە شوێنی وەستانی پاسەکانە لەگەڵ گرانبوونی بنزین و کەمبوونەوەی نەفەر بۆ تەکسیەکان من هاتوومەتە لای پاسەکانش دەمێ بزانم ینی بازاری ئەوان یاخود تا چەند خواز لەسەر سواربوونی پاسێ بۆ شوێن قوربان سلااو دەبێت. سلام ورحمة الله. ئیش و کار چۆنە بازار چۆنە؟ بە قورعانیشمان زەعیفە. باشە لەگەڵ گرانبوونی بنزین بۆ تەکسیەکان یعنی ئیشنگۆ فەرقی نەکردیە؟ بە قورعان بە 4 نەفەریاتمە لەکانی قژارێ بە 4 نەفەریاتیمە و ئێستاژەوە 4-5 نەفەرمان پێ وا دەڕۆین. یعنی 4 نەفەر بەشی گازەکەی دەکا؟ وەرە ناوەڵڵا بەش ناکات. ناوەڵڵاهی باشە سەبەبەکەی چێ خەڵک نایەتە بازار یاخود خەڵک سواری پاز نابێ؟ بە قورعان دەوری هەیە دەوری هەیە ئەرێ وەڵڵاهی گەرماشە و بێمەعاشیشە و ئەو ئینشاڵە ستاژ دەبیتن. وتم هار کە ئێستا کرێی تەکسی زیاتر بۆ خەڵک لەبەر کرێکەی بە پاسیات و چۆی بکاتن. بە قورعان احتیمالە دەوری هەبیتن بەس بە قورعان ئەو دەورە نییە برین بە پاسیات چۆی بکاتن ئینشاڵە باش دەبیتن و بنزینەکەش گەلە گرانە 2 سعات دەبی 3 سعات 2 سعات زیاتر دەبی لە سڕ ڕاوەستینە تا بنزینی وەردەگری نەفەریشی هەزارە و مامەجان ماندی نەبی بەخێر بێ سەرچاوی مامت بەخێر بێ سەلامەت. ماما ئێستا بنزین گران بووە ئەگەر پێشترێ نەفرێک بە 3000 چووتە مامزاوی لە بازاری ئێستا دەی بە چەندی وەڵی بە 5 و بە 6 و ئەگەر بە خصوصی بڕوا ئەگە بە نەفەراتیش بی 1000 دینارە و باشە ئەوە نەبوویتە سەبەبی پاسەکان قەرەبارغتر بوونیان؟ کوڕە وەڵڵاهی مامەجیان پاسەکانیش قەرەبارغ دەبی بەس ژیان وەها کوشرایە وەچی تەماتەچی بەسەر پادە دەست ملەتی مایە گاز گرانە بنزین گرانە ئاو گرانە کارەبا گرانە ماچ ژیان هەیە هەتا گران نەبی دکتۆر گرانە دا و دەرمان هەنی ئەلعام بەخۆم سوکەریمە نییە ئەرێ وەڵڵاهی لەوانەیە 15 ڕۆژیش دەبی قلعەبەکەم نەخواردی بنزین گرانە بەڵێ ئەوە سەبەبی ئەوە ینی بوویتە هۆکاری ئەوەی کە خەڵک بەسەر پێشتێ بە 3000 نەفرەی بدێدارە تو ئێستا بکێ پێنج. وڵی ئامۆزازانین چۆنا حەسب شخصەکەی ڕاستە بنزین گرانە واس حەسب وجدانی شخصەکەیە لەبەروی بڕۆ خەڵکەکەش ئیش و کاری نیە معاشی نییە پێویست ناکەم بڕۆ لەسەری گرانی کەم و مەسەلەن بە پێنج بڵام 7 و 8 ئەوانە ڕاستە ساکەش نەحەقی نییە بەزینەکە گرانە بەس چی بکەن کێشەکەەوە ئەو هاە و هیچ علاجێکمان نییە. یعنی ئەگەر پێشتێ بە سێ بردبێت هەر بە سێ دەیبێ. وەڵی من پێت بەڵم من وجدانی خۆم مرتاحەکەم سەیری زەمیری خۆمەکەم خەڵکی ئەوە ناکەم بڵێم وەڵی بنزین گرا بۆ یاڵە من بە 6 ڕۆم بە 7 ڕۆم من هەر 5 و 6 پێڵێم 6 کەسەکە سەرکەوت سەرێکەوەم سەر نەکەوت ئەڵێم بەدەری خۆت سەرم دەدێ قەت بۆ لەسەر 1000 دینار هاتە پێێتە خوارد نەخێر منەوە ناکەم من دەرچم بۆ کاسبی ئەگونجەم لەگە خەڵکە ئارەوڵا من ئەگونجەم لەگە خەڵکە کە دەرچم بۆ کاسبی تەواو